زیاتر بچینە نەوە فتوای داش بەرچە فتوایەکە و سەد ڤیدامی دا تێدان گوهارتنە ڕەگەزیش نێر بۆ مێیانژش مێ بوو نێر کەنگی درستە تایبەتیژش عالیە پزیشکۆڤ یعنی نەشتەرگەری بووی کەسی بێتەکردن ئەم زیاتر نەوەستوی دوێ بابەتی بە حەسکین دکتور حەسەن پشدەری بڕیاردەری جواتە بلندا فتوای لە هەرێما کوردستانی دیارمەدا دکتور ئینگەلا بخێرهاتن زاری با بچینە سەر ئەوەی کە لە هەمویان گرنگترە کە بڕیار بدرێ ئایا کەسێک کە ڕەگەزی سێم مەسەڵەن با زیاتر ئەوە باسکەین بڕیار بدا خۆی بگۆڕی نێری هەڵبژێری یان مێ چی بڕیار بدا ئەگەر گەورە بوو یان دەبێت دایک و با بڕیاری لەسەر بدەن ئیتر پزیشکەکانی نەشتەرگەری بۆ بکەن. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن پێشەکی دەستخۆشتان لێ دەکەم بەنسبەت ئەو پرسیارەی جەنابێت بڕیار ئەگەر کەسەکە گەیشت بووە 18 ساڵ ئەوە بۆ خۆی بڕیاردا ئەگەر نا پێشتر دایک و باوکی ئەگەر بە پێویستیان زانی و بە مەسلحەتیان زانی بڕیاری بۆ دەدەن و پێویستە لیژنەی پزیشکی بڕیار بدا کە لایەنی هۆرمۆناتی نێرینەی زۆرتر بوو دەکرێتە نێر لایەنی هۆرمۆناتی مێینەی زۆرتر بوو دەکرێتە مێ یعنی ئەوە ناکرێ یعنی هۆرمۆنات تحکم یان حکم دەدا یان ئەو بڵێن دەستە و ئەندامانەی جەستەی کە زیاتر بەرەو مێینەی یان بەرەو نێرینەی دەبن و لەگەڵ هۆرمۆنات ئەوە ئیشی پزیکەکانە یعنی زیاتر ئەو کەسە لە ناخی خۆیدا بەلای کامێک لە ڕەگەزەکاندا دەچێت دکتۆرە بەڕێزەکان لیژنە پزیشکەکان بڕیاری بۆ دەدەن ئەو لایەنی شەرعیدا جگە لە جەستە خۆی دەتوانانی نەفسیان مەسان بڕیار بدە ئەگەر مەسەن بالێرە با سەریحش بین ئەگەر میو لە جنسیەکانی بوو نێربی ئەو هەڵبژێری خۆی بکاتە مێ یانژی میو لە جنسیەکانی بوو مێبی ئەو خۆی وەکو نێر ئێدی نەشتەرگەری نەخێر ئەوە بۆی نییە لەو حاڵەتەدا شەریعەت حرامی کردووە فەرقی نییە لەگەڵ کەسێک 100% نێر بێ خۆی بکاتە مێ یان 100% مێ بێ خۆی بکاتە نێر تەنها لەو حاڵەتە ئیلا دەبێ هۆرمۆناتی و زانە جەستەیەکەی بەلای کام ڕەگەزدا دەڕوا دەبێ ئەلەو ڕەگەزە نەشتەرگەری بۆ بکرێت و بڕیاری ئەوەی بۆ بدرێ بگرێتە ئەو ڕەگەزە لە ڕووی شەرعیشەوە ڕەگەزی سێم ئەگەر بەو زەوابیتانە بێ هیچ ناشەرعێکی تێدانی و بەڵکو نەخۆشیەکە نەخۆشیێکی جینیە چارەسەرێکە و دەکرێت و زۆر پێویستیشە و حەقی خۆشێتی ئێمەوەکو لە فتوایەکەشماندا ئاماژەمان پێکردووە حەقی خۆتی کۆمەڵگا مساعیدیان بێ حکوومەت مساعیدیان بێ دەستگا پزیشکیەکانی وڵات یارمەتیاندا بۆ ئەوەی کە لەو بارە دەرونیە ناخۆشە دەرچن و هاوکاریان بکرێ زۆر پێویستە. ئەی ئەگەر کەسێک هەردوو ڕەگەزی هەبوو بێ و ئامادەش نەبوو بچی نەشتەرگەری بکە ئەو هەردوو ڕەگەزەی هەبوو بێ خۆی چی بێوێ ئەوی بەکاربێنی ئەوە تەمان لە ڕووی شەرعیەوە حرامە ناتوانێت ئەوە یعنی بەستەوەی هیچ نەشتەرگەری نەکاو دابنیشێ وەکو خۆی چۆن خوا شتێکی ئاسایی ئەگەر بۆ خۆی ئارام بگرێ و تەحمل بکات زۆر تەبیعیە و لە ڕووی شەرعیەوە هیچ مەسەلە نەشتەرگەریەکان مباحە یعنی جائزە واجب نییە لەسەری بچێ ئەو کارە بکات دروستە ئەگەر خۆی تەحمل بکا و سەبر بگرێ و ئارام بگرێ ئەوە دروستە ئەو نەشتەرگەریانە نەکە بەڵام لە ڕووی زەواج و ئەو بابەتەشتانەوە بە هیچ شێوەیەک ناتوانێت تا یەکلانە بێتەوە کە ئەو کەسە میولات و مەسەلەن ڕەگەزی بەلایەتیدایە دەبێ ئاوا مێرد بکات یان ژن بێنێ. دکتۆر تۆ خۆت چووە سەر بابەتی زەواج ئەگەر مەسەلەن ژنێکە بەڵام ئەندامی نێرینەی هەیە ئەگەر ئەو نەشتەرگەری بوو بکرێت دەتوانی ببێتە دایک منداڵی هەبوو لەلایەن پزیشکیەوە مەسەلەن زانستیەوە ئێوە پرسیارتان کردووە ئەو دەتوانی نەشتەرگەری وا بکە منداڵی بێ دوای ببتە دایک بەڵێ ئەگەر لانی ئەگەر بە شەرتێک ئەو مەسەلەن ڕحمی هەبێ ئەو شتانی هەبێ ئێمە پرسیارمان لە پزیشکە بەڕێزەکانیش کردووە لێ کۆڵنی خۆشمان کردووە چونکە ئێمە تەنسیقمان هەیە لەگەڵ خوبەڕا و مەسەلەن لیژنە پزیشکیەکان ئەگەر ئەو شتانی هەبێ کە مەسەلەن منداڵ ئەو ئەندامانەی هەبێ ئەو لە جەستەیدا کە منداڵ دەخەنەوە زۆر ئاساییە و بەڵام بە شەرتێک وەکوتم لایەنە شەرعیەکەی وا دروستە کە میولاتی مێینەی زۆرتر بێ ئەنجا دەتوانێت وەکو مەیەک خۆی چارەسەر بکە و نەشتەرگەری بکە. ئێوەش هاتنە سەر بابەتی میولات میولات ڕەنگە نەفسی بی خۆی هەڵبژێری بەڵام لە جەستە ڕەنگە شتێکی تربی لێرە مەسەلەن شەرع یان یاسا ڕێبەوەی دەدا هەتا ئەگەر لە هەندێک شوێن خۆی هەڵبژێری چ کەساتیەک بێ چ ڕەگەزێک بێ نەخێر ناتوانێت وەکو ئەرزم کردی خۆی لە ڕاستیدا ئەو خی گەورە یعنی لایەنە جینیەکانی والێ کردووە ئەو کەسە مەسەلەن جاری وا هەیە مەسەلەن جەستەی
هەموو دکتۆرەکان بڕیار دەدەن جەستەی حساب دەکەن هۆرمۆناتەکانی حساب دەکەن ئەنجا حەزە جنسیەکانی حساب دەکەن نەک حەزە دەرونیەکانی حەزە جنسیەکانی حساب دەکەن میولاد مەبەستمەوەی حەزە جنسیەکەی حساب دەکەن بەلای کام تەرەفدایە و ئەنجا بڕیاری بۆ دەدەن ئەی حەزە جنسیەکان ئەگەر کەسێک بەخۆی نێر بوو بەڵام حەزە جنسیەکانی بۆ نێرە یعنی خۆی بگۆڕی بەمێ بەڵێ ئەوە لە چه حاڵەتێک ڕێکە پێدراوە و لە چه حاڵەتێکیش قەت نابێ یان هەتا ئەگەر مێژبی بەڵام میولە جنسیەکانی بۆ مێیە خۆشت باسی میولە جنسیەکان بەڵێ خۆی ئەوە میولە جنسیەکان حکم دەکات حەزە دەرونیەکە حساب نییە میولە جنسیەکان ئەندامە نێرینە مینیەکانی مەبەست دکتۆر کەسێک نێرە بە جەستا بە عەقڵ بە دەنگ بە قسە بە هەموو شتێک نێرە بەڵام میولە جنسیەکانی بۆ نێرە یعنی حەزی لە نێرە ئەوە ناتوانێت خۆی بکاتەمێ مەگەر ئەوە دکتۆر بڕیار دەدات چونکە ئەوە هۆرمۆناتە ڕاستە لەوانەیە حەزی هەبێ بەس ئەگە هۆرمۆناتەکانی جەستەی و ئەنجا ئەندامەکانی چکاوە نیسبەتە ئەو نیسبەتانە هەمووی لێک دەدرێتەوە ئەندامەکانی هەمووی نێربی بەڵام میولەکانی ئەگەر بە هەتا بە پێی زانستیش ناتوانێت خۆی ئەوەی کە لە شەریعەتدا باسکراوە جانیبی بە تایبەتی زیاتر ئەوەی کە زۆر تەرکیزی لەسەر کراوە مەسئلەی لا مثلا حياء في السؤال الشرعي أو سي مسألة ميسكردنا بكام أندامي ميرينا وأندامي ميرينا بالله بكاميان أو بيت بريار يعني أود زور طرفه كيدا قوري انزا ميولاتي جنسي انزا هرموناتي انزا عندها مكانك او انا هم نسبتي بودادندري حتى بالرياري لجنه كان ددري لروي طبعا او لجنانه دبي برسي شرعي شكن شارع زي شرعي شان هبي يعني ايوه بيوندي تان لقل او لجنه بزيش كان هي يعني نتا اسال كردستان هزناوندكي اوانيه بس هندي حالتي تايبته خود دزاني وحالتي انا زور نادرين زور نادره و بيني بيشو بيشوي ما فتوايا بنوسينوا پرسیارێکمان بۆ هات لە محکەمەوە هەر لە یەکێک لە محکەمەکانی کوردستان کە کوڕێک ویستی بووی خۆی چارەسەر بکات و طبعا پێشتریش ئەو پرسیارە زۆر کراوە بەس ئەوەی کە بەڕەسمی بۆمان هات لەلایەن حتا لیژنەی پزیشکیشی کردبوو چوو بۆ ئەڵمانیا یعنی لە کوردستان شتی وای بۆ نەکرابوو لە ئەڵمانیا ئەو ئینانەی بۆ کرابوو و حتا دوای ئەوە یعنی پرسیاری شەرعیشی نەکردبوو هەتا محکەمە بۆ خۆی پرسیاری شەرعی کرد دادوەر لە ڕووی شەرعەوە ئێستا دوای دەیویست هەویەکەی خۆی بگۆڕێ هەموو شتەکانی تەواو کردبوو ئیتر ئێمە کە دوای ئەوەی پێش تەقریرەکانی پێش گۆڕینی ڕەگەزیمان بینی تەقریرە پزیشکیەکانی پێش گۆڕینی ڕەگەزی کە هەمویان بڕیاریاندا بوو کە ئەمە لایەنی نێرینەی زۆرترە لە مێینەی ئیتر قەرارماندا دکتۆر دیسان بگەڕێبەوە سەر پرسیاری یەکەم دایک و باب دەتوانن زوو بڕیار لەسەر هەڵبژاردننی ڕەگەزی منداڵەکەی بدەن ئەگەر نێر و مێبوو مەبەستم ڕەگەزی سێم بڵێ ئەوە بەپێی ئیتیفاق و مەسلحەت و ئەوە وەکو چۆن ئێستا منداڵی بلووریدا دەنرێت دەکرێت ئەو دایک و باوکەش بڕیار بدەن چۆن منداڵی بلووری دادەندرێت حەزیان لێ نێردا بنێنەوە حەزیان لێ مێدا بنێنەوە ئەوانش دەتوانن لەو حاڵەتەدا وەکو منداڵ کە منداڵە ئەو عملیاتانی بۆ بکەن بەس بە شەرتێک بە تەواوی 100% مەسلحەتی منداڵەکە ڕەچاو بکەن وەکو ژینگە وەکو لایەنی کۆمەڵایەتی دکتۆر دیسان بچمە سەر ئەو پرسیارەکە گوتمان یەکێک میولی جنسی بوو نێرە بەڵام بەخۆشی نێرە بەڵام لێرە باسی پیاوێک بکەم کە بەخۆی بە هەیئەت و بە شکل و بەدەنگ و هەموو شتێک پیاوە بەڵام ڕەگەزی مێینەی هەیە ئەوە چارەسەری چوونە ئەوە وەکو عەرزم کردی ئەوە دەکەوێتە سەر ئەوە زیاتر پێدەچێت دیارە ئەو کەسە بەلای پیاودایە چونکە بەڕاستی هۆرمۆناتە نێرینیەکان مو دەردەکەن هەندی حاڵەتی نێرینە دەردەکەن ئەوە دیارە ئەو کەسە بەلای پیاودایە بۆیە حتمەن بەس ئەوە هەمووی قەراری دکتۆرە دکتۆر بڕیار دەدا ئەو کەسە لە ناخیدا ئێستا ئێمە حاڵەتێکمان بۆ هات لە دوای ئەوەی لە تورکیا سۆنەری بۆ کرابوو زانرا کە ئەندامی نێرینەی لە ناوە هەیە لە دەرەوەش نیەتی ئافرەتێک بوو مێردی کردبوو ئەندامی نێرینەی لە ناوە هەبوو وەکو بڵێن هەندێ ئەندامی نێرین گون و ئەوانەی هەبوو لە ناوە کە مێردیشی کردبوو دوایی مێردەکەی پەیزانی بوو ئیتر دوای ئیتر حاڵەتەکان و عملیات شتەکانی حکومدان لەسەر کەسێک کە ڕەگەزی خۆی دەگۆڕی نێرە بۆ مێ بۆ نێر لە ڕووی شەرعەوە ئەگەر ڕەگەزی سێم بێ وەکو گوتمان ئەو زۆر ئەوەی 100% نێرە ئەوەی 100% مێە بە هیچ شێوەیەک بۆی دروست نییە ڕەگەزی خۆی بگۆڕێ ئەوە تەغییری خەڵقی خوایە و
کاری شەیتانەوە کوشتن و شتیوای تێدا مەسەن ئەو شتەی تێدانە و بەس تعزیر و تەنبێکردنی تێدایە و لە ڕووی یاساییشەوە ئەوە ناتوانێتەوە بە ئاسانی ئەوە یاسا بەرکارەکانیش ڕێگەی پێنادەن و لە شەرعیشدا نەکرد لە شریعەتی ئیسلام لە هەموو شریعەتەکانی کەدا کە متابعەتمان کردووە ئەمە هەر لە قەدیمەوە شتێکە مەنع بووە و بەداخەوە حەقیقەتی ڕێگری لێ بکرێ بە تەواوی و شوێن ئەو دابوو نەریتانەی شارستانیەتی غەربی بۆمان دەهێنێن نەکەوین بە تایبەت لەو بابەشتان حەسەن پشدەری پڕیاردەری جواتە بلندە فتواری ما کورسەنە گەلمەڵی گەلک سپۆز بە دکتۆر